بە بۆچوونی من ڕێکەوتن نەکراوە لەسەر ئەو وەزارەتانی کە ماوە و بەرپرسیارەتی گەورەش ئەمە لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقا ئەو ڕاستپێردراوە کابینەکە تەشکیلکە مەفروزە هەوڵەکانی زیاتر بێ لەگەڵ لایەنە شیعیەکان بۆ ئەوەی ڕێککەون لەسەر وەزارەتی داخلی لەگەڵ لایەنە سوننەکان زیاتر بێنە ناو مەوزوعەوە بۆی لەسەر وەزارەتی دیفاع ڕێکەون تەنانەت لەگەڵ کوردیش مەفروز بوو چەند جارێک لەگەڵ یەکێتی و پارتیدا بنیشتایە بۆی سوڵح بکرێت لەسەر وەزارەتی داد من دەمەوێت عەرزی جەنابەت کەم کاتی خۆی ئەڵێن کە حکوومەتی عێراقی تەشکیل دەبوو جەنابی مام جەلال هەموو جارێ بۆ خۆی خەریکی ئەو سوڵحە دەبوو لایەنەکان ڕازیکە ئەبێ یەکێک هەبێ ئەو سوڵحە بکا کە یەکێک سەرفی نەزەر بکا بۆ یەکێکی تر بۆیە بەرپرسیارەتی ئەخیر لەسەر پەرلەمانی عێراق نییە لەسەر بەڕێز عادل عەبدولمەهدیە کە حکوومەتەکە حکوومەتی خۆیەتی ئەبێ خۆی تەشکیلی کە ڕێکەوتن لەگەڵ لایەنەکان بکە مەسەلەن یەکێتی و پارتی ڕازیکە لەسەر وەزارەتی عەدل لایەنە سونی و لایەنە شیعیەکانی ڕازیکە چکە بیرن نەچێتەوە خەڵکی عێراق ئێستا چاوەڕێی خزمەتگوزاریە لە دوای شەڕی داعش خەڵکی عێراق پێویستی بە کارەبایە پێویستی بە ئاوی پاکەکە نیەتی بۆیە بە دڵنیاییەوە بە بۆچوونی من لە چەند مانجی داهاتوو خەڵک ئەمە قبول ناکا کە خزمەتگوزاری لە عێراق نەبێت طبعا زەختەکە زیاتر دەبێت لەسەر حکوومەت نە کابینەکەی تەشکیل کردووە نە خزمەتگوزاریەکانیشی توانیوە دابین کە